و ئێمە دەبێت لەم بارودۆخی ئەمڕۆی کوردستان کە لە بەردەم ئەگەری گۆڕانکاری گەورەدایە هێزە سیاسیەکانی کوردستان یەک و یەکگرتوو بین یەک هەڵوێز بین بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ئەزمونەی هەمانە لە هەرێمی کوردستان بتوانێت خۆی لە بەردەم هەموو ئاستەنگ و ئاڵنگاریەکان بگرێت. ئێمە تاکیدمان لەوە کردوتەوە کە ئەو ڕێکەوتنەی ئێمە پاکێجی هەرەسەرەکی و خاڵی هەرەسەرەکی مەسەلەی چاکسازیە لە هەموو جونگەکانی دەسەڵات و کارگێڕی و حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە ناویاندا بە نیشتیمانیکردنی هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ و بێلایەنکردن و سربەخۆیی سیستمی دادوەریە لە هەرێمی کوردستان و بەلای ئێمەوە پلە و پۆستێک لێرە و پۆستێک لەوێ نابێت ڕێگر بێ لە بەردەم پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ئەرچی نیشتیمانی هەموو لایەکمانە کە پەلە بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چاکسازی پاکێجەکانی چاکسازی جێبەجێ بکەین هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە نیشتیمانی بکەین و کارێک بکەین کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و بازار و موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بزوتنەوەی گۆڕان تەفەهومی وەزعەکەی کرد و بۆ زیاتر سرعەت پێدانی پێکێنانی کابینە و هەروەها چارەسەرکردنی کێشەکان تەفەهومی ئەم بابەتەی کرد و بەو داخوازیە ڕازی بوو. ئەمە جێگەی سوپاس بوو و ئەمڕۆ زیاتر بۆ ئەوە هاتبووین کە بە برادرانی بزوتنەوەی گۆڕان بڵین ئەم تەفەهومە لە ڕوانگەیەکی دیکەوە سەیری دەکەین ئەوژەوەیە کە بە خەمەوەبوونی پرۆسەکەیە بە خەمەوەبوونی و چارەسەرکردنی کێشەکانە و بە خەمەوەبوونی زیاتر هەوڵدانە بۆ پێکەنانی کابینەی داهاتوو. لە ڕاستیدا هەر لە سەرەتایی گفتوگۆکانمان دوای هەڵبژاردنەکان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئێمە نزیکبوونێکی یەکجار زۆرمان هەبوو لەسەر کۆمەڵێک لەو پاکەجانەی کە لە هەردوو گلاماندا هەبوو و ئێمە کۆتاییمان بەو بابەتانە هێنابوو و تەسەوڕ دەکەین ئەم قۆناغە پێویستی زیاتری بە هەموو لایەنەکان هەیە بۆ ئەوەی کە بەشدار بن لە بە ئەستۆگرتنی ئەو بەرپرسیارەتە گرنگە نەتەوەیەتە نیشتیمانیەی کە دەکەوێتە ئەستۆی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان. لە ڕوانگەی بەخەمەبوونی ئەوە بووکە و لە ڕوانگەی بەخەمەوەبوونی یەکریزی و تەبایی و پێکەوەی کارکردنی ئەم قۆناغە و هەروەها دەرککردنی بەوەی کە ئەم قۆناغە پێویستی بە چییە لەگەڵ برایانی بزوتنەوەی گۆڕان زۆر زوو گەشتە تەفاهم و چارەسەری کێشەکانمان کرد و تەفاهمێکی باش لە نێوانماندا هەبوو هەم ڕێککەوتنی سیاسیمان ئیمزا کرد هەم ڕێککەوتن لەسەر ئەو پۆستانەی کە ئێمە و ئەوان پێکەوە لە حکوومەت بەڕێوەی دەبێت.